ناکۆکی بۆ دانانی جێگرەوەیەک بۆ عادل عەبدولمەهدی هێشتا نەگەیشتبوو بە خاڵی کۆتایی. فڕۆکەیەکی بفرۆکەوانی ئەمریکی دوو سەرکردەی سەربازی کردە ئامانج و ئەم ڕووداوەش ئەوەندەی تر دۆخی ناجێگیری عێراقی بەرەو قۆناغێکی تری ناکۆک پەلکێش کرد. ئێستاش کە داهاتووی عێراق ناڕوونە، چاودێرانی سیاسی پێیان وایە کوردەبێت بۆ ئەم پێشهاتە نوێیە هەنگاوی دروست بنێت. گەڕانەوە بۆ فەلسەفە و بیر و بۆچوونی مام جەلال لە جێبەجێکردنی ئەرکانی نیشتیمانی و نەتەوەیەکاندا بەڕای من چارەسەرێکی ئەساسە بۆ حەلکردنی ئەو مەشاکیلانی کە ئێستا لە شەقامی عێراقی دەدێنێ پێشێ و لەگەڵ هێزە سیاسەکانی عێراق دەدێنێ پێشێ. پێم وایە پێویستە بەوەی کە ئێمە بە بۆچوونی مام جەلال ئەو کێشانە چارەسەرکەین و هەوڵ دەین بەو ڕێگایانە چارەسەریکەین کە جەنابی مام جەلال پێدا ڕۆیشتووە. عێراق ساڵانێکی زۆرە بووە بە گۆڕەپانی ململانەی وڵاتانی زلهێز. ئەم هەژمونەی کە سەر تا پازەوی و ئاسمانی عێراقیشی گرتوتەوە پێناسێت هەرواز و تەم و مژەکەی بڕەوێتەوە. ئەم واقعەش ئەوەندەی تر کورد ناچار دەکا یەک دەنگ و یەک گوتار بێت و خۆی لە ئاگری ناکۆکیەکان بەدوور بگرێت. هاوکات لەگەڵەوەی کە عێراق تاکە وڵات نییە کە پڕ لە ئیتنیکی جیاواز و نەتەوەی جیاواز و کللتوری جیاواز، زۆر وڵاتی تریژەیە لەسەر ئاسی دنیادا، بەڵام عێراق جگەلەوەی کە بە سروش دەوڵەتێک نییە لەدایک بوو بێ. ئەم بارودۆخە خراپەی کە ئێستا و دایان ساڵەتی کەوتووە لە ڕاستیدا کەمتر ڕەبتی بە ناوخۆی عێراقەوەش، پتر شەڕی بە وەکالەتە کە لە عێراق کراوەتە گۆڕەپانی ململانەی هەرێمایەتی و نێودەوڵەتی. ئەمە وای کردووە کە کێشە و قەیرانەکانی عێراق لە ڕووی سیاسیەوە قوڵتر ببنەوە و هەتا عێراقیش نەبێتەوە خاوەنی خۆی، هەتا خاوەندارەتی لە خۆی لە بڕیاری خۆی لە استراتیژێتی خۆی نەکات بە دڵنیاییەوە ئەم بارودۆخی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێ بە دڵنیاییەوە تێپەڕاندنی ئەستەم دەبێت. ئەگەر و پێشاتەکان لە کاتێکدان دوای چەندین مانگ لە خۆپیشاندان و ناڕەزایەتی شەقام هێشتا لە نێوان هاوڵاتیانی ناڕازی و کوت لە عێراقیەکان جیاوازیەکان زۆرن، بە جۆرێک سەرجەمی ئەو کاندیدانەی تا ئێستا جەمسەرەکانی شیعە دیاریان کردووە لەلایەن شەقامەوە کارتی سووریان بەڕوودا بەرز کراوەتەوە. ئەوەش ئەوەندەی تر داهاتووی عێراقی ناڕۆشن کردووە. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان، ڕانیە.